چۆن خۆتان ئامادە کردووە؟ وڵی لە خۆی بەزیاد بی جژنی مسلمانان بە خۆتان دەزان دوو جەژن الحەمدوللا پێشوازێکی باشمان کردیا لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی سەردان خۆمان ئامادە کردیا لە ڕووی شیرینی دروستی کردن و ئێوە هەروەها ناو بازاڕکردنیش دە بۆ منداڵان خۆ دەستان خۆش بێ ئێوە بە گەرموگوڕی واتون بۆ بازار الحەمدوللا لە خۆی بەزیاد بی جێمان نەدایتە ئەوەی کە پارەنی قەیرانە دڵی منداڵەکان هەر خۆش دەکەین بەتەئکید جێژوازی جەژنی خۆمان هەر دەکەین ئینشاءالله گوتت ئامادەکاری لە ڕووی پاک و خاوێنی و شیرینی و پاک و خاوێنەکە ماڵەوەتان بەتەئکید ناو ماڵ هەموو دەرهێنان و خاوێنکردنەوە ئەو شتانە تۆزێک ئەرکتان قورسە قەینا مشکلەمان نییە دوو جەژنە ئاری وڵە جژنی ڕەمەزانان قوربانان هەر ئەو پلیسەش بەخۆتان بەتەئکید ئێستا چلۆمدانە بیکەم ئینشاءالله چێ یارمەتی دەدا وڵا هەر بخۆم بدوو کچەکەم هەر خۆت دوو کچە ئاری وڵە زۆر باشە ئەوە خواردنت ئامادە کردیە و ماڵیشت پاک کردووە ئەی چەندێک سەردانی خەڵک دەکەیت بەتەئکید سەردانی ماری خەسوو ماری شبرایەکانم ماری خوشکەکانم ئەوانە لەگە خەسوود باسی الحەمدوللا لە خۆی بەزیاد بیتن زۆر باشن الحەمدوللا چ شتێکی جەژن لە کنەت زۆر خۆش و تایبەتە واللهی جژنی قوربان تایبەترا چونکە لە بەوەی حەج دەکرێ قوربانی دەکرێ ئەوە زۆر مهمە ئەوە زۆر مهمە بەناو گەوانەی کە خوا پێداون قوربانی بکەن ئیشاڵڵە خۆمان قوربانی کەس ئامادەکە لەگە خوا قسمەت بکات سەلامەت بەتەواتی خۆتان ئەری وڵڵە تەئکید زۆر لە مێژە ئەخە یەک دو ساڵ پیاوەکەشم قوربانی نەکرد بوو ئەو سەر خۆمان ئامادە کردی ئیشاڵڵە ئیشاڵڵە خوا لێتان قبوڵ بکات بەڕێزی سەلامەت